شاباس ئەوە بۆ سەری پرۆمۆکاکەیتەوە دیمەن ویستم دوهێش پێ بڵێم باش وهاتی حەز ناکەی زۆر شیک و فاشێن و گەنجانە دەرکەوتوین ئێمە هەروان نەبووین باشە تۆژێکی بڕێکلام نا دقەتی ئەومەدا هەستمەکە زۆر گەنجانە و فاشێنانە دەرکەوتین بەڕاستی وایە باسی جلوبەرگ و فاشن و ئەو شتانەت کرد بەڕای من با پرۆگرامی ئەم جارەمان لەسەر گەنج و فاشن مۆدێل بێ زۆر باشە نەمان کردووە شتێکی جوانی پێت باشەتر زۆر باش میوانن وێ جارەیەن بەرنامەیە گەنجانە جوان محەممەد لە ساڵا 2001 لە سنایە ڕۆژهەڵاتی کوردستانê ji dayk bûye خوێندەکارە یازدەی بنەرەتیە جوان فاشن مۆدێلە وەزیر خالد لە ساڵە 1995 لە حاجی ئۆمەران ji dayk bûye خودیە باوەڕنامەیە دوبلۆمە لە زانستن کۆمپیوتەر وەزیر فۆتۆ و فاشن مۆدێلە زینەت بەهمەن لە ساڵە 1994 لە ئۆرمیا ڕۆژهەڵاتی کوردستانê ji dayk bûye دەرچووی خوێندنە ئامادەییە زینەت فاشن مۆدێلە بەخێر بێن بۆ بەرنامەی گەنجانە دیارە تەوەرەکەی ئەم جارەمان زۆر گەنجانەیە پێشی بچین ناو گفتوگۆکانمان ئەمە بۆ چوونی چەند کەسێک ماوەگرتووە لەسەر ئەوی کە بزانین ئایا لە کوردستان چۆن لە فاشۆن مۆدێل تێگەیشتوین دەچین دەبینین و دواتر ئەگەڕێنەوە سڵاوتان لێ بێم کاتان باشی ئیجازەیە توام دانیشم یەک دوو دقەیەک سپاس پرسیارێکم هەیە چۆن لە فاشۆن مۆدێل و ئەو کەسانە تێگەیشتووی کە کاری فاشۆن مۆدێلەکەن فاشۆن لێرە ئەو فاشۆنی نییە کە لە ئەوروپاگرێ لێرە هەر خۆ دەرخستنەوە یعنی بەرەو پێشتونی شخصەکانە یعنی شەخصەیە بەناوبانگی ناوبانگەکە لە ڕێ ئەو پیاگەگەنە ئەوەنەی کە خۆی دەرەخاونە جل دەرناخە ینی جلەکان نبینی سێرەکەی گیانی خۆی دەرەخایان ئەین باڵێن زیاتر هەر ناسرایی خۆی دەرەکەی وەک لەوەی جلەکە بناسێنێ کە تۆ فاشۆن بۆ تۆ جلەکە بە جوانی ببینی و تۆش بتوانین بچی لەسەر و جلە بیکریتەوە لە بەریکە یاشتێ لەو بابەتانە بەس دائما بۆ بە منافەسەی کەسەکان و شخصەکان و ناوبانگی خۆیان فاشن لە هەموو وڵاتێک هەیە و پێویستە هەبێت و لە ئێمەش هەیە و تاکو ڕادەیەک ئەوڵ جار لایەنێکی خراپ ڕۆشتە بۆ بەڵام ئێستا خەریکە وردە وردە عقڵەتی خەڵک ئەکرێتەوە بۆ ئەوەی کە فاشن شتێکی باشە و ئەبێت هەبێت و کچی ئێمەش حەزیان زیاتر لەوەیە کە ببنە فاشن و حەزیان لەوەیە زیاتر شێک پۆش بن بەڕای من شتێکی زۆر باشە و من زۆر متابعەیانەکەم حەزەکەم هەبێت و حەزەکەم بەرەو پێشتر بڕوات و لەخوا بەزیابە خەریکە بەرەو پێشتریش ئەڕوات ئەو جیاوازیت چی بینی لە نێوان فاشۆن مۆدێلەکانی ئێرە و دەرەوەیە هەستەکەی ئەوانەی گەنجەکانی ئێمە کە لەو ڕوا ئیشەکەن لە ئاستی جیهانیەکان بن بەتەکیید فەرق هەر ئەبێت لە بەرەوەی لەولال مەسەرەن لە ئەوروپا زۆر ئیتیمامیان پێدرێت بەڵام لێرە نا لە بەرەوەی کە تازەیە خەریکە وردە ئاستیان ئەگاتە ئاستی ئەوان من کە سەیرەکەم بۆ نمونە لە هەولێر فاشەنوکێک کرا من هیچ فەرقێکی ئەوتۆم نەئەبینی بۆ نمونە لەگەڵ کچەکانی خۆمان و لەگەڵ کچەکانی ئەوانە هیچ فەرقێکی ئەوتۆم نەئەبینی بگرە کچەکانی ئێمە زۆر جوانتر بوون و زۆر مسەیترتر بوون لە کاتی عرضکردنا ڕادێژی باش پێشکەوتووە لە کوردستانە بە تایبەتی لە سلێمانیە هەوڵەیان ینی شانمەشانی ئەوروپا بڕۆن ینی کاری جوانمان پێشکەش بکەن هەوڵبان ئێمەش بچینە سەر ڕێچکەی ئەوان ینی هەوڵ ئەیان زۆر لە ئەوروپا پێشکەوتێتی فاشۆن بەسەرەکی ینی ستایلی گەنجانیان پێشان دەدەن بەس لەگەر دەستوری کوردی ناگونجێتن فاشۆن ینی جلوبەرجی جوان و کە گەنج خۆی دەردەخاتن باشە بوت لەگەڵ جلوبەرگی کوردیە یان لەگەڵ کەڵچەری کوردیان ناگونجێ بۆچی ناگونجێ ئەبەرێ ئێمە جی لە چین ناگونجێتن جلی کوردیمان لەلا جوانترە نەک ئەو ئەجلکە باشە بەڕای تۆ ناتوان ئەوان جلی کوردیش بکەن بە فاشۆن لە باتی ئەو جلانە ئێستا نەخێر ناتوانین ڕاستی ئەو بۆ ئەگەر جلێ کوردی بکەن جوانترە لەبەر ئەب جلێ وا تازە و بە مشتمەعی ئێمە نابخ بە تایبەت بۆ کورد تۆ لە وڵاتێکی تر لەوانە باشتر بەس لە ناو وڵاتی خۆمان هەستی پێ ناکەم زۆر چاک و باش بیانی بە جلی کوردی وانە بیکن مدلی تازە بیکن بە ناو جلی کوردی جلی تا کوردی پێشکەوتنی جلی کوردی بیکن بۆ بەردەوام جلی کوردی کەس لەبیر نەچێ هەسەکن باشتر ئەوە ڕای گەنجەکانمان بۆ
هەموو کاتەڵەن ladies first بەس با من پەرچەوانی کەمەوە کاگوەزیر لە تۆ دەست پێکەم هەر کەسێک کە جلێکی جوان لەبەر بکات و دوو ڕسم بگرێت و لە سوۆسیال میدیا بڵای کاتەوە توانین پێی بڵین فاشن مۆدل نەخێر لەبەرەوەی فاشۆن مۆدەلیش چەندین پێوەر و تایبەتمەندی خۆی هەیە کە پێویستە لەو کەسەدا هەبێت کە فۆتۆ مۆدل دەکات یا خۆتکاری ڕێکلامی و فاشۆن مۆدل دەکات ئێستا بەشێکی زۆر لە گەنجەکانمان هەم لە کەچ هەم لە کۆڕ پێیان خۆشە بناسرێن لە ڕێگەی فۆتۆ مۆدلەوە لە ئینستاگرام و فەیسبوک و سۆشیال میدیا بە گشتی خۆیان دەناسێنن هەندێک جار دەستکەوتێکە بۆوان ناوبانگێکی زۆر چاک پەیدا دەکەن ئەو ناوبانگە بۆ ئەوەی کە ئیشێک پێیا بکەن یان چی بۆ ئەوەی ئیشێکیان دەست بکەوێ حەزیان لەو مەجالبێک کە ئیشی تێدا دەکەن بە فۆتۆکانیان سەرەتا لە سۆشیال میدیا خۆیان دەناسێنن باش لێرە پرسیارە دروستە بێ ژوان خان چۆن کەسێکی فاشۆن مۆدلی ڕاستەقینە لەگە کەسێکە جیا بکەینەوە لە کەسێکی بەناو فاشۆن مۆدل جاکەینەوە یعنی بۆ نمونە کەسێکی ئێستا ئەموتی کۆمەڵە پێوەری هەیە بۆ نمونە تۆ فاشۆن مۆدلی چۆن تۆ لەگەڵ کەسێکە جیا بکەینەوە کە بەناو فاشۆن مۆدلیان ئەو وەکو ئەوڵێ ئەوێ بۆ بەناو بانگ بوون ئەو کارە بکە خۆی یەکێک لە ستاندەردەکانی مۆدلەکان دەبێت باڵای بەرز بێت سەر و ساحەفتا بێت و نابێت کێشیشی زۆر بێت و ئەبێت فەیسی بۆ مۆدلینگ بگونجێت و هەروەها بزانێت کە بۆ نمونە ئەگەر هی مۆدلی وۆکینگ بێت هین ڕانوەی ئەبێ بزانێت ڕێگەچوونی جوان بێت ئەگەی فۆتۆ مۆدلیش ئەبێ بزانێت چۆنەیە پۆز بۆستێت ینی کەسێک ئەمانە ژوان خەمباسی دەکا بۆ کچێکە بەڵام بۆ کوڕێک چەندی پێوەەر جیاوازی هەیە لەگەڵ کوڕووکت لە نێوانیاندا بۆ کچەکان لە ڕۆژەڵاتی ناوەڕاست بەام باڵای لە 170 کەمتر نەبێت بەڵام بۆ کوڕەکان نابێت لە 180 کەمتر ببێت باشە زیینەت خان مەرجە ئەوەی کە فاشۆن مۆدل بێ ئەبێ باڵای بەرز بێ نەخێر چۆن کەسەکانی کە مەسەلەن باڵای ئەگەر کورتش بێتن باشە مەسەلەن ئەگەر بتوانێتن خۆی بینتە دەرێ شێوەکانی ینی ئەستایلەکانی زۆرش جوان واتە ئەگەر باڵاشی بەرز نەبێ ئەتوانێت کە مەسان ئارزی جل بکە یان بۆ مەسەلەن مۆدلی تر مەسەن هی مەگەزینمان هەیە بۆ نمونە دەتوانێت ببێ بە فۆتۆ مۆدل بەڵام ناتوانێت ببێ بە فاشۆن سەرستێژ ڕێنێ واتە لەسەر ستێج ناتوانێت لەبەر ئەوەی ئەو جلکەی ئەو شێوازی کە ئەو دەیپۆشێت لە بۆ سەر ڕێنوەی پێویست بە باڵایەکی بەرز و دیار هەبێت بۆی کەسانی ترکە تێک ئەو نمایشە دەبینین یاخۆد ئەو فۆتۆی ئەو ڤیددیوی دەبینن لەو کەسەدا کە و جلانی پۆشیوە بە هەمان شێوەی ئەوەوە باڵ بکەن باشە کاتە چۆن جیاوازی ئەم دوانە بکەین کە باستان کرد فاشۆن مۆدل و فاشۆن ینی چۆن جیا ئەکرێنەوەوانێ فۆتۆ مۆدل زۆر بەشی لێ بۆتەوانێ ئەمانە چۆن جیا ئەکرێنەوە ئێستا هەنێ فۆتۆ مۆدلمان هەیە کە بە داخەوە باڵیان زۆر بەرز نییەوە هەنێکی کێشیان زۆرە و بانگیشیان زۆرە وایە ڕاستەکە و هەنێ مۆدلی تری زۆر باشیشمان دەستکەوتووە لەم ماوەیە کە باڵیان بەرز و زۆر گونجایشن بۆ سەر ستێج فەرقەکەیان ئەوەیە باسی ئەوەت کرد کە هەنێکیان مەرجەکانیان تیانی و بەڵام ناوبانگێکی زۆر باشیانەیە ئەو هۆکارەکەی بۆ چێگارێتەوە ئەمانە پێشتر چەند کارێکیان کردووە کەوای کردووە ئەوانە بناسرێن و بە ناوبانگ ببن زۆر بکات لە ڕێگەی ئینستاگرام و فەیسبوک و سۆشیال میدیاکانی خۆیاندا ڕیکلام بۆ ئەو شوێنانە دەکەن کە ئەوان بانگیشتیان دەکەن ئەوان پێیان باشە زیاتر ئەو شوێنانی کە دانوێ کچان بەتابێت ئەو کارە دەکەن ئێستا ڕکلامیان بۆ بکەن لەسەر شێوازی جوانی و زۆربوونی فۆلۆوەرس ینی باشێت زیینەت خان ینی کەسێک فۆلۆوەرسی زۆر بێت و کەسێک بۆ ڕکلام بانگ بکرێت ینی کەسێک بەدڵی بێ ئەمە چییە بۆ من کۆمپانیایکە مێڵم با فڵان کەس بێ بەڵام وەک ئەمان باسیەکەن باڵای بەرز نەبی و ئەو شتانە گونجاوە زۆر بێتن بەس فڵۆوەرسی زۆر بێتە ینی گونجاوە هەمیش کێشەیەمان هەیە ببوورە بەڵام بە ئەو پرسیارە من جواب ئەو جواباتەوە باش نییە ئەو کەسە دەیهەوێتن کە مەسەلەن زۆر کەس مەسەلەن ئەو شتێکی دەیهەوێتن پەخشیکێتەوە بە دیار بکرێتن بۆیە ئەو کەسە دەبێت یا و شخصە دەبێتن چەند فۆلۆوەرسی زۆرە باشە هیچ کام لە ئێوە کارێکی خێرخوازی کردووە بەڵێ کاری وەکو چی هەنە ئیشی ڕکلام بێت چونکە بۆ ئەوەی کە سەرەتا بتوێت دەست پێ بکەیت ئەبێ ئیشی خێرخوازی بکەیت خۆبەخشی بیت لەبەرەوەیکە بگەیتە ئەو پلە ئاستێک کە خۆت ئەتەوێت چونکە هەموو کەسێک لە سەرەتا لە سفرۆ دەست پێکە
باشە هەر کەسێک کە بێ ببێتە فاشن مۆدل ئەبێ مەرجەکە مەسەن لە کارێکی خێرخوازیە بەشداری کردبێ یاخۆت بەشداری کردبێ لە هەڵمەتێکی مرۆڤایەتیە پێویستە کارێکی وای کردبێ بەڵام لێرەدا کەمتر پێویستە کردبی بۆی و هەست و سۆز و ئەوەی تێدا هەبێ کاتێک کارەکە دەکات بزانێ واتە ئەو کارە بکە بۆ ئەوەی کە زیاتر بەناوبانگ ببێ مەسەڵەن کارێکی خێرخوازی بکە بۆەوەی زیاتر پێشینیەکی کارەکەی بێ بۆی خۆی ناساند بێ چۆن پێشینیانەیە ئێستا پرسیارەکەی دیمە لێرە ئەوەیە ئایا ئەم بۆ خۆت بەناوبانگکردن ئەیکە یان پیشەکەی خۆی بۆ خزمەتی مرۆڤایەتی بەکارێنێ زیاد لە خزمەتی مرۆڤایەتی زۆربەی ئەوانەی ئیشەکان دەکەم بۆ بەناوبانگبوونی خۆیانە بەتایبەتی ئەو کەسانی کە فۆتۆمۆدێڵن کارێکەکە بۆی بەناوبانگ ببێ بەڵێ باشە کەواتە ئەمە باسی مەرجەکانمان کرد بەڵام تا چەند هەستەکەن ئەو فاشن مۆدلەکانی کوردستان ناوبانگەکەی خۆیان بۆ خزمەتی مرۆڤایەتی بەکارێناوە لە کاری خێرخوازیە بەکاریان هێناوە توان ئێمە بەناوبانگین پارێکشمان دەستەکەوێ با ئێمە ئەو ناوبانگی خۆمان بۆ خزمەتە بەکاربێن تۆ لە چیزی بکەن بەختەی ئەو شتە هەیە لە کوردستانە هەیە وەکو کێ مەسەن نمونەیەکە ناماوێت ناوی کەسەکان بێنم بەس باشە مەسەن کاری خێرخوازیەکانیان چۆن بۆ ناوی شخصمان بۆ بێنە بەس ناوی کارە خێرخوازیەکانمان بۆ بێنە وڵات نازانم ئەو کاتانە کە کاری خێرخوازیان کردووە کاتێک گەشتونە پلە و ئاستێکی ناوبانگێک کەمترینمان هەبووە پێشتر کارێکی خێرخوازی و یاخود کارێکی ئەنجامدابێ بۆ ئەوەی دەستکەوتی ناوبانگەکەی دواتر بەکاربێنێتەوە بۆ ئەوەی دووبارە کاری خێرخوازی بکات و سوودی لێ بینێتەوە هەموویان ئەو کەسانی کە لەو مەزال و بوارەدا ناسراون بۆ مەرام و شخصی تایبەت خۆیان بەکاریان هێناوە ژوان خان تۆ توانی لە ئەکتەریا بەشداری بکەی وەک فاشن مۆدلێک کەواتە مەرجت کەسێک کە فاشن مۆدل بێ ئەبێ ئەکتەریش بزانێت و بەشداری ئەو کارە بکە نا شرت نییە ئەخی کۆمپانیەکان زۆر پشت بۆ کەسانە ئەبەستن بۆ ڕێکلام بۆ جلوبەرێک بۆ زۆر شتی تر کە کەسێک فاشن مۆدل بێت ئەخر لەبەرەوەی کەسێک کە مۆدلە لەبەر دموچاوی دیار جوانە یان گونجاوە بۆ ئیشە لەبەر ئەوەی کە زۆرتر ڕواکەن سەر مۆدلەکان ئەگەر کەسێک کە ئەکتەری نەزانێت فاشن مۆدلێک کە ئەکتەری نەزانێت چۆن ئەتوانێت بەشداری کلیپێک بکە پێویستە بزانێ پێویستە شارەزایی هەبێ لە هەموو ئەو بوارانی کە لە ڕەتیان بە فاشن مۆدلەوە هەیە من خۆم هەم لە ئەکتەری دایشم کردووە هەم لە کارە ڕێکلامی و فاشن شوێنەکاندا کارم کردووە بەڵام ئەوەی زیاتر خۆم تێدا دیتەوە ئەکتەریەکە بووە باشە زینەت خان تۆ ڕاتچێ لەسەر ئەوەی کە مەسەن فاشن مۆدلەکانە بە ئەکتەری بزانن یاخۆتنا ئەم دەبێ بزانم چەند مەسەرەن ئەگەر ڕۆشتێ شتێک ئارزگاییان بچێنەوە کلیپێکە شتێکەوە هەدەقە شتێک بزانی خۆت دەربینی ینی نێنکێ شەرم بکە یان شتێک ینی خۆی دەربکێتن باش بەڵام لێرە شتی تر دروستە بێ گەر تێبینیتان کردوێ زۆر فاشن مۆدل هەبووە لە کلیپەکانە دەرکەوتووە ئەو کاری کردووە هەندێکیش بەناو ئەوەی کە لە کلیپەکانە دەرکەوتون بوون بە فاشن مۆدل نمونەتان لەلایە چۆن ئێستا لەرا پرسیار ئەوە دروستە بێت ئێمە چۆن وا بکەین فاشن مۆدلێکی ڕاستەقینە بزانین ئەو مەرجانی تێدایە سانسۆرێکە بێ شوێنێکە بێ کە جیان کاتەوە ئێستا بەداخەوانی وەکو خۆتان باستان کرد ئیتر هەر ڕسمێکە گرێت و دایە بەزێنێ بۆتە فاشن مۆدل بۆ ئەماڵە چی لێرانەدا شتێکە هیچ شتێک ڕێکخراوێک شەریکەیە کۆمپانیەک نەهاتووە بۆ ئەوی بڵێ ئەوە فاشن مۆدلە و ئەویان پێویستە ئەکتەر بێت و ئەویان پێویستە ئەرزی ڕێنوەی بکە نمایشی جلوبەرێک بکەم ئەوان پێویستە لە فلان ڕێکلامدا هەبێ ئەوەمان نیە ئەوان تەنها پشت بە فەیس دەبەستن پشت بە و ناوبانگە دەبەستن کە هەیەن کەواتە لە کوردستانە ئەو شتە وایە بەڵێ ئەی لە دەرەوە ئەو مەرجەکان زۆر زۆرە ئەکییت مەرجەکان زۆرە هەمووی ستاندارد و شێوە و تایبەتمەندی خۆی هەیە بۆی کەسێک بتوانێت لە ڕێکلامێکدا یاخود لە کلیپێکدا ڕۆڵ ببینێ بەشداری بکات فەرقی زۆرە باشە زینەت خان ڕاتچێ لەسەر ئەوەی کە فاشن مۆدلەکان زیاتر وەکو بەدیەکە بینرێ بەدیەکی جوان کە چای خەڵکی لەسەرە وڵا چۆنیانی واتە تۆ کە لە شوێنێکە ئەڕۆی زۆرترین سەرنج بۆ خۆت ڕاکێشی وەکو فاشن مۆدل ڕاتچێ لەسەرەوە وڵایی لێرە دەزان چۆنە ڕایان ینی چاویان بەس لەسەرەوەیە کە کەسێک جلێک لەبەرکەتن جوان بێتن ئەگە باشن باڵا و شش نەبێتن گەنجی ئێمە خەڵکی ئێمە ینی وەکو بۆدیکی جوان سریانەکە ئەڵێ بەس شتێکی جوانە
وەکو شتی تر سێری ناکە ئەو باسمان کرد بۆچی هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە ینی بۆ من کاتێ فاشە مۆدیلێکە بینم گرنگلانەیە مەرجە ئەبێ یەکەم جار جوان بێ مثلا دائما نبي بريكي ببيندرة تجي تشاكر دبي جلكي جواني لبر كرد بي ميك ابي جواني كرد بي مرجع اشتغل وابد نه شرط ميكيات نيا شرط مثلا نيا كي جلكي جواني لبر دابتن نه مثلا كسا كان شو زور مثلا جلوبرجي يعني كريو زور بجراني اصلا بهيج نهايتن بالله كسا دتن جلكي ارزان دكرتن لبر خوي دكتم الشرط واكي مثلا ليد بكون جيتن بقوا برويت السرنج رابكيش اللي رايك برسار دروست به ئەوش ئەوەیە بۆچی فاشۆن مۆدلەکانی پێشتر دان بە فاشۆن مۆدلەکانی ئێستا نانێت زیاتر ڕخنیان لێگرن ئەڵێن نابێت یعنی ئەم شتتان تیا هەیە بۆچی گەڕێتەوە چونکە فاشن مۆدل نزیک دو سێ ساڵە زۆر پەرێسەن بە لەناو کوردستانە ئیتر لەبەر ئەوەیە کە زۆر بۆ نمونە بەڵام زۆر کەس هەبووە لەوانەیە بزانن پێشتر ئیشی کردووە ڕخنەی هەبووە بەڵام ئەو کاتێک ئیشی دەکرد ئێمە ومانەیە لە ساحەکە نەبووین أخباشة بوشي بوكاركتشي وەکو ئەو دەستمان پێ نەکرد بوو ئەو کە ئێستا تێری لێ خواردووە و گەشتە بۆ ناوبانگە نمونەیەک لەو کەسانە نمونەیەک هەمانە چێ باشترە ڕخنە باش پیان خراپە بەڵام ئێستاش لە ڕێگەی پۆستەکانیان لە ڕێگەی ستۆریەک بیاخ لە ڕێگەی پۆستەکان تانەمان لێ دەن قسەمان پێ دەڵێن دەماشکێنن پشگیریمە ناکەن وەک ئەوان کە دەستیان بە ئیشەکەی کردو ئێمەش دوا بە دوای ئەوانەوە لەگەڵیان ئەڕۆین ئەوان هەر ئیش و خۆیان پێڕاز بووە هەر هەنگاوەکانی خۆیان پێ باشە ئێستا من ڕای کۆمەڵی گەنجم وەرگرتووە لەسەر ئەوەی کە ئەگەر ڕۆژێک یەکێک لە ئێوە یاخود هەر فاشن مۆدلێکی تر ببنن چ پرسیارێکی دەکەن بزانین ڕای گەنجەکانمان چی بووە ئەگەر ڕۆژێک مۆدلێک ببینی چ پرسیارێکی لە یەکەی مۆدل زیاتر دەربارەی جوولبەرکەی چۆنی هەڵبژاردننی جوولبەرکەی لەگەڵ وەرزەکەی جوولبەرگێک لەبەرکرێتن و چ مارکەیەکە زیاتر ئەوانە پێڵێ پێشەم شەشی پرسیاری لەوانەیە ئەگەر بۆنم لە ڕووی جلوبەرگەوە بی پرسیاری ئەوە لێ بکەم مارکە نییە چونکە ئێستا بڵێن دەڵێن مۆدلی مارکە ئەو شتانە زۆر مەرغوبە لەناو ئێمەدا زا پرسیاری لێ یەکەم ئایا لەکوێت کڕیە لەکوێت نەکڕیە ئەو شتانەش هەیە ئەو پرسیارانەیە ئەوە لە ڕووی جلوبەرگەوە مۆدلات هەندێک ئەوەی هەیە چ پێ دەڵێن هەندێک ستانداردی هەیە تۆ چی لەو تایبەتمەندیانت هەیە مەسەلەن ئەو توانج و ئەو کێشانی کە ڕوبەڕوو دەبێتەوە لە کۆمەڵگا چۆن ڕوبەڕووی دەبییان هەستت چۆنە بەیان گوێتان لە پرسیارەکان بوو بەڵام ئێستا ئێمە یەکەیەکە دووبارەیانەکەینەوە بۆی جوابەکانی وەربگرین چکە ئەو گەنجانە چاوەڕێی ئەو پرسیارانن باشە زینەت خان ئامانجت چییە لەو کاری فاشن مۆدلیە ئامانجم ئەوە کە پێم خۆشە کوردستانیش گەی وەکو وڵاتەکانی تر فاشیۆن شتی زۆر مەسەلەن ڕێک و جوان دەرکەوێتن دەزانم بەخۆ مەسەلەن بەشخەم زۆر شتی مۆدلینگی یعنی فاشیۆن شت لە مندا نەبێتن بەس مەسەن دەمهاوێتن لەسەر گەنجەکانی کاربێنی بینم یعنی قەچێک لەسەر گەنجەکان زێنیان ببیتەوە لەسەر ئەوی شەی پێم خۆشە مەسەن گەنجەکانی لێرەشکە قەچێک وەکو کەسەکانی وڵاتەکانی تر قەدرەوی شەی بزانن یعنی قەچێک بن ئەو بانک بن یعنی ئیشی خۆمان هەبێتن جلی خۆمان هەبێتنەوە ئەمانچمەوە ئەی بۆ خۆت ئێستا ئەوانەی کە وتت بۆ گەنجەکان بوو ئەی بۆ خۆت چ ئامانجێکت هەیە لەو ئیشە سوودێکی بۆ خۆت هەبێ من هیچ سوودێکی چۆن برم سوودی مالیە و شتم ناوێتم بەس سوودەکەی ئەوە سوودی من ئەوەیە پێم خۆشە بە ناوبانکی من یعنی بە ناوبانکی من چۆنە پێم خۆشە یعنی کوردستانشەوە هەبێت یعنی تەنها ناوبانک دەوێتەوە نە بە ناوبانکی خۆم نا یعنی بە ناوبانکی کوردستانەوە مەسەلەن جلێک بێتن یا مۆدلێک بێتن یا ئیشێک بێتن کوردستان مەسەلەن لەرە پرسیار دروستە بێ ئەگەشتەکە بۆ کوردستان بێ باشە یەکێ لەو گەنجانە پرسیارێکی زۆر جوانی کردوواڵێ بۆچی جلی کوردیان نەکردو بە مۆدل تۆ ناتوێت کوردستان چون ئێستا زۆربەی کەسێک خەڵکی هەولێر دانیشتوونە یعنی هەر کولی کوردستان هەتا کو مەسەلەن ئایلش بن جلی کوردی لێبەر ناکەن لە ماوەی ڕابردوودا کە بینیمان کوردستان فاشن ویک ئەنجام درا
چەندین دیزاینەر تێدا بەشداری کردبوو هەر یەکێکیان بە شێوازی خۆیان دیزایانی جلوبەرگیان کردبوو لە ناویشیاندا جلی کوردی ڕۆڵێکی تایبەتی خۆی هەبوو هەبوو جلی کوردی باش ئەو دیزاینانە گەشتونەتە ناو خەڵک بەڵێ خەڵکانێکی زۆر لەو مەجالەدا زۆر کڕیانە داوایان کردو جلی کوردی پەیوەندیان بە دیزاینەرەکانەوە کردو پەیوەندیان بە شوێنەوە کردووە و کاڵانی تێدا دەفرۆشێن بۆی دەستیان بکەوێت و فۆتۆ و ڤیددیوەکانیان بینیوە باش ئەو کەسێک کە ئەو پرسیارێک کرد کەوتی بۆچی مەسەلەن زیاتر جلی کوردی لەبەر ناکەن مەبەستی لەوە بووتی وای لێ هاتووە کە یەکێک بە جلێکی کوردیەوە یەتە ناو بازار خەڵک سیریەکە مەبەستی لەوە بوو ینی ئەیوت بۆچی وا ناکەن کە ئیتر خەڵک ئەو شتانیان پێ سیر نەبێت آخر خۆی ڕاستیکەشی لە 2010 جلی کوردی بڵێ نەڵێن قورسە شتی زۆر پێوەیە بۆ بازار نابێت بۆ هەر شوێنێکی تر نابێت مەگەر بۆ حەفلە بیکەیت خۆی ڕاستیکەشی ئەوەیە خۆ جلی کوردی تایبەتمەندی خۆی هەیە کاتێک بۆ هەموو شوێنێک لە بەرەکەیت ئەو تا موچێژی خۆی نابێت کاتێک لە بۆنەیەکدا لە شوێنێک تایبەتدا دەیپۆشی باشە هەم پیاوان و هەم یەک پرسیاری تر وڵات دروست بووش ئەوەیە بێجگەلەوە ئەو دوایش مەلای پرسیارەکانی تر یەکێک لەو کەسانە باس دەوا کاڵێ بۆ تا ئێستا خۆیان ستایلی تازیان دروست نەکردو زیاتر بەکارهێنەرن وەک لەوەی بەرهەمهێنەر بن فاشۆنەکانی کوردستان ینی ئیشی لە خەڵک دووباراکەن شتی تازە خۆیان نییە ئەو دیزاینەرانی کاتێک بەشداریان لەو نمایشەدا کردبوو هەمووی ئیشی خۆیان بوو هەمووی دیزایانی خۆیان بوو باسی فاشن مۆدلەکانەکەین حەزەکەم تۆ جوابم بێتەوە بۆ فاشن مۆدلەکان زیاتر ستایلی وەک باسەکرێ ستایلی تر بەکارهێنن داهێنەر نین بەکارهێنەرن بەجددی ئێوە عنی لەسای کەسی تر و فاشۆنی دەرەی وڵات بەداخەوە کوردەکە وایە تا فاشن مۆدلەکانی ئێرەوان بەڕاستی هەموویان نا بەس زۆربەیان وان هەمیانوانین بەشێکی زۆریان ستایلیسی خۆیان تایبەت هەیە بەشێکیشیان تەقلید و شێوازی وەیە هەندێکیان لەو تەقلیدە بۆەوە بەکاردێنی کە زیاتر بە ناوبانگ ببن باشە ژۆخە تۆڵێکی بۆ ویستە قسەکانە تەواو بکەیت بۆ وایە بۆچی خەڵک بەکارهێنەرە بەرهەمێنەر و داهێنەر لەو بابەتەیە آخر خۆی لە ناو کچانە من باسی کچەکەم کە بیرۆکێکە هەبێت جلێ لەبەرکێ پێ بوو نمونە ئەترسی لە ڕخنەی خەڵک بڵێ بوو نمونە بڵێن ئەم جلە چێ لەبەری کردو زۆر ڕووتە لەبەرەوەیە گەنا کچانی ئێستا زۆر شتی تازە و جوانیان لە مێشکای لە ناو کووردا بەڵام بەداخۆ دەری نابڕن هۆکارەکەی بۆ ناگەڕێتەوە کە دیزاینەرەکانمان مەسەلەن دیزایانی دووبارەی تەقلیدی بەکارهێننەوە تەقلید هەر ئەکرێت بڵێ نەڵێ لە کوردستانیش دەوێت تەقلید ئەکرێت وەڵامی تر وەڵایی بڵێن بۆ خوونە ناو کووردا زیێ خاتۆخە تووشە و کێشەیە بووی چۆن یانی ستایلی کەسی ترە بەکارهێنا بێ خۆت شتدانە نابێ نەخێر من ستایلی کەس بەکار نایەنە چۆ تۆ لەسەر چ بنەمایەک ستایل و شتدانەی بخۆم هەر بەڕای خۆ مەسەلەن دەچەم لە پێش ئاوێنە ڕاداوەستم دەمهەوێت مەسەلەن یەکەم جار تەمشای خۆم بکەم برێم ئەو ڕووکە سەلەن چۆن چی لەبەر بکەم باش بخۆم دیزاینی خۆم بخۆم دادانین آخر خۆی ئەوەشی هەیە بوو نمونێسە جلێک ئەبینی ئیلهامێکە بۆ یەکە لە نوعایکی تر لەو شێوەیە بەڵام لە نوعێکدا تۆزە گۆڕانکاری تیاکەی ئەوە تەقلیدی پێ ناڵێن و ئیلهامە پێبەخشێشتا ئەوەش هەیە باشە ئەوە زۆر زیینت خانێکی لە گەنجەکان پرسیاری ئەوەی هەیە ئایا مەرجە فاشن مۆدلەکان جلی مارکە بەکاربێنن یان جلێ چۆن هەر جلێک بێتن دەبیان لێت ببەشێتەوە هەرچێ بۆ لەنگەر مشکلێ نیە بەشتێ بەس لێت بێت و جوان لێت بێتە حەزەکە گوێنیش لە باش جوان تۆ چۆن جلەکانت هەڵەبژێری من بۆ شوێنێکە بڕۆم کە چۆنایی بێ ڕسمی بێت یان لەگەڵ ڕەفی خۆشت دەرەچوون بێ ئەو بۆ شوێنە ڕێکی خەم باشە دیقەتم داوە هیچ کامتان لە ڕەنگی ئەم ساڵتان بەکار نەهێناوە کە مارۆنی و کاربۆنیە هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە من بخۆم ڕەنگی ڕەشم زۆر بەدڵە چەند هیواتم بەس ڕەنگی ڕەشە دیارە بووە نازانم ئەوانش بەڵام لە دنیاە بۆ ئەم ساڵ دوو ڕنگدانراوە کاربۆنیە و لەگەڵ مارۆنیە ئێوە نابێت بە جوورێ و ستایل و شێوازی جیهان خۆی ڕاستە ئێمە مۆدلین بەڵام خۆی ڕاستە ئێمە مۆدلین بەس بەڵام بەوە نییە کە بڵێ ئەم ساڵ مۆدیەوەی ڕێگە بێ لەوە بکەی هەرچی پێ جوان بوو ئەوە کۆتا یەکێکتر لە پرسیارەکانی گەنجەکان ئەوە بوو کە بۆچی فاشن مۆدلەکانی ئێمە ڕەنگ زۆر تێکەڵ ناکەن زیاتر ڕەنگە تۆخەکان هەڵەبژێرن ڕەنگی تۆخ چونکە باوە لەگەڵ هەموو شتێکە گونجێ لە بەڵام فاشن مۆدل بەوە جیا ناکرێتەوە کە مەسەلەن ئەبێ جلەکانی جیاواز بێن با ئەوەشی هەیە بەس لە کاتی سەر ستێج فەرقەکە لەگەڵ ژیانی ئەتیادیشە فەرقی هەیە باش ئامانجی ئێوە
هیچکردنیان ئەکیید پرسیارانە هەمووی پرسیاری خەڵکە ئێمە گەیەنێ ئێمە شوەکو هەر ئیشەکانی تر پێمان خۆشە لەو مەزارەدا ئیش بکەین و دەستکەوتمان هەبێت هەم بۆ ئەوی بژێویشی ژیانمان دەست بکەوێ هەم بۆ ئەوی خۆشمان پێوە بناسێن باش کاردانەوەتان چییە کاتێک ڕخنەتان لێ گیرەیان جۆرە کۆمنت و شتێک وەڵانێ زۆر توشی من زۆر مثلەن کۆمنتشتی ناشرین دێن ئەسن تەمشیان دەکەم ئەسن ناڕەشیان دەکەم منیت پێم خۆشی لەسەری بێتە ئەگەر منیان بەدڵە با تەمشام بکەن ئەگە منیان بەدڵ نییە بۆچی مەسەلەن دێن تەمشام دەکەن و مەسەلەن کاتێک کەسێک ڕخنێکی تون ئەگرێ و یعنی هەندێکجان تۆڕە دەبە مندا جێشکە زۆر لە لای من ئاساویە دەرێ مەسەلەن بەشخەم بەدڵی نەبێتن یا مەسەلەن دیارە مەسەلەن حەسوودین پێ دەکێتن جوابیان نایەتەوە جوابیان نادەمەوە هەنێک مۆدل هەیە کە جواب بداتەوە تۆ جوابیان نادەیتەوە وانە بۆ زۆر زۆر تووڕە جوابی یەک نەفەر بێتەوە ئیشێکی باش دیمە خۆی خۆی گەوری تۆ لەوە دەیە جوابی ئەو قسەی نەدەیەوە کە پێوتوی ئەوە ڕنگدانەوەی ناخی خۆیەتی ئەو کۆمنتێکە بۆ توی نووسیوە لەوانەیە زۆر پڕێ و بەسەرەوەی جوابیان نادەمەوە بەڵام کۆمنتەکە ڕۆژ دەکەمەوە جاری وایە بڵۆکی دەکەم جاری وایشە دەیڵمەوە باشەکان بڵۆکیانەکەی وڵی لەو کاتێکدا کە جنێوە پێ بدەن ئەی تۆ کاردانەوە چییە؟ وەڵام من بلۆکوشت ناکەم هیچ بەلاشمەوە گرنگ نیە چونکە هەر کەسە و حەزی لە شتێکەوە شەرتیش نییە بدەم هەموو کەسێ بێت و ڕێزیشان لێگرم قەت شتێکی وا ڕوویاوە کە بچنە دەرەوە لە دەرەوە یەکێک ڕەخنەتان لێ بکرێن نەک لە سوۆشیال میدیا بەڵێ شتیوان بۆ تۆ ڕوویاوە چۆن بووە؟ ئاسایی وەک هەر کەسێکی تر کاتێک دەچی بۆ شوێنێک شتێکت پێ دەوێ کاتێک دەوبینێت دەناسێتەوە تالیق لێدا لەسەر شێوازی ڕۆیشتەکە دیان شێوازی ئەو جلوبەرگی ئەو ڕۆژە لەبەردایە یان کە قژت ناڕێکە و تاکرد نەکردووە بەراوردێکت پێ دەکەن ڕاستەکە خەڵک 24 ساعتە ئینتزاری ئەوەی لە توەیە کە دایمە قژت چاک بێت و بەجلی جوانەوە بڕێتە دەرەوە باشە باش شتێکتان کردێکتان وتیانە بۆ لانی مادی بوونەوە بەناوبانگ بوون و ئاە بەڵام جینەت خان ئەس ناکەی کاری فاشن مۆدلی چەند دڵخۆشیە ئەو نەژ ناڕەحەتی تایە؟ بەلای من ناڕەحەتیەکەی گرنگ نییە واتە تۆ گوێ بۆ ناڕەحەتی نادەیت چۆن من گوێ لێ نادەم چۆن هەر مەسەلەن چەند قەدەم بچێ پێشتر چەند ڕێگایکە ساخت بێتن ئەوەندە سەرکەوتوتر دەبێت واتە ئەوە هیچ کات نەبووە شتێکی وا ڕوودا بێداد نیشت بێتی بڵێ چەند بۆچی و ئیشەم هەڵبژارد وازی لێ ئەهێنم یان شتێکی چۆن ئەوەیشە زۆر لە مێژەوە بکەن خۆش بوو بیکەم بەس هەڕێک نەدەکرد تازەکی دەستم پێ کردو ئێستاشکە زۆر دڵخۆشم کاویشە دەستم پێ کردووە کاکە وەزیر قەت دوای لێ هاتووە بڵێ بە بۆ نێو کۆمنت و ڕەخنە و تعلیق و شتانە بڵێ تاوە چمە یان سال بیتیان بڵێ تاواز بێ یەک دوو ساعتە بڕگارت یەکی ساعت زۆر ناڕەوە خۆ تۆ یەک دوو ساعتە توی نەگرتووە نا من شتانە زۆر ئاسایە لە باشە تا چەند توانی وتانە بەڕاستی وا لە گەنجی کوردستان بکەن لە کاری فاشۆن مۆدل تێبگە ڕووکردنەوەتان بۆیان هەبووە بەڕاستی هیچ بە کەستان وتۆ کاکە کاری فاشۆن مۆدل ئاوایە لێمان تێبگەن تعلیقمان لێن کۆمنتی ناشینمان پێمەڵێن یانێ هیچ کاریگەریتان بۆ ئاستی تێگەشتنی گەنج هەبووە لەو ڕۆوە لەبارەی منەوە بەڵێ چونکە لە ماوەی لەمە پێش لە کوردستان فاشنی کە بەشداریمان کرد هانی زۆر کچانمان کە بۆ ساڵی داهاتوو بەشداری بکەن و بیرۆکیان لەسەر فاشن زۆر گۆڕا کە وایە نەزانی لەناو کوردە قەچتی وان ناکرێت کوردستان فاشن بووە ئێستا گەنج تۆ ئێستا لێرە بڕۆی بۆ ناو ئەو بازارە چۆن گەنجێکی وا تێگەینی مەبەسەکەی من لەمایە چۆن لە ناو بازارە لە ناو لەسەر شەقامە هیچ هەوڵێکی وات داوە بەر لە ڕێگەی ڕوونکردنەوە بوو بێت بابەت نووسین بوو بێت بەرنامە بوو بێت تاکو و گەنجانمان ینی هۆشیار بن تێبگەن باشتر لەوەی کە کارەکەی ئێوە چییە و چۆن نییە لە ڕاستی دروستیەکەی بکۆڵنەوە کاتێک ئەو ڕەفیقم کە لەو مەزارەدا ئیش ناکارەخنەوەم لێ دەگرێت و بۆ خۆتمان دووەکەی بۆی کە ناگەی بە هیچ بەڵام نا ئەوەش ئامانج و دەستکەوتی خۆی دەبێت ئێستاش نەبێ هەنگاو بە هەنگاو بەرەو پێشدەچی خۆت ناتوانانی لێ یەکەم سەرەتای کارکردنەکانتدا بڕیاری ئەوە بدەی من بۆەوە نەگەیشتم بە هیچ و وازی لێ بێنم ئیدی بۆیان ڕوونەکەینەوە وردە کاتێک لێ تێگەندێنە سەرەوە قەناحەت و بیر و باوەڕێکاتەوە هەتا بۆی ئیشەکە بکەیت باشە ئێمە بۆ چوونی کۆمەڵی گەنجمان وەرگرتووە لەبارەی ئەوەی تا چەند ئێوەمانان فاشۆن مۆدلەکان کاریگەریان هەبووە لەسەر ستایل و جلوبەرگیان بۆ چوونەکانیان ئەبینین و بەردامی بە گفتوگۆکان.
ئەو کەسانی کە فاشۆن مۆدلن کاریگەریانە سەر ستایل و شێوازی جلوبەرگی تۆ هەبووەکو گەنجێک نەخێر بۆچی؟ بەڕای من هەموو کەسێ یعنی شێوازێک و ستایلێکی خۆی هەیە لەبەرەوە هەر لەسەر ستایلی خۆ بیت نەک لەسەر مەسەرەن شتێک ببینی لە بەرێکی دیترا جوان بێ مۆدل بێ خێرا بچی بە شوێن مۆدلەکە بکەین یعنی بە بڕای من هەر کەسە و ستایلێکی خۆی هەیە مەسەرەن حەزی لە بەعزە ڕایەکە یعنی حەزی لە هەنێ شتە ئیتر هەرو شتانینەکە مەسەرە من حەزم زۆر حەزم لە ڕەنگی سپی حەزم لە ڕەنگی کاڵە جلی سپیم زۆرە ستایلەکەشە گەنجانەیە باشە بەڵام لە وڵاتانی دەرەوەیە زۆر گرنگی بەوادرێ کاتێک ئەبینی فاشۆنێک جلێکی لەبەر کردووە خێرا ئەم سعری جلەکە ئەفڕێ گەنجەکان خوێنە ئەو جلە تێگەی بۆ لە کوردستانی خۆمانە ئەمە نییە تا حدێک ئەو شتش هەیە لێرەش مەسەرەن مۆدێلی شتێک بێتر ناو بازار پڕە بێ لەو شتە هەموو کەس لە مۆدێلی لەبەرە ئەو شتەش هەیە بەس وەکو دەرەو نیە بۆ من نا بەڵام کاریگەری کردووە لە 2000ەکان باشە لەوانە ئەو جلیکە تازە پێگەن چۆن ئێمە ستایلی خۆمان هەبێ جوانتر لەوەی ستایلی بێگانە بێنین ئۆکێ ئێستا من ستایلێکی بێگانم لەبەرە لەوەی ئەو شێت و شتانە ئین دەروەوەی وڵات هێنراوە بەڵام لەگەڵ تەقالیدی ئێمەیە بگونجێ ئێمە لە کۆمەلگایەکەین بەڕاستی نەوع شێوازێک نەوع عەجلێک لەبەرکەی توان شتی ناشرین دواخن باشە جا تۆ وت من ناوانیم باشە هۆکارەکەی ئایا ئەوەیە کە ئەوان شێواز ئەو شێواز جلوبەرگی کە هەڵێ بژێرن بەجددی بەدڵی تۆنی یان جوانی یان ئەتێ خۆت بۆ خۆت ستایلی تایبەتی خۆت هەبێ من خۆم دایمە بۆ خۆم میشتمە ستایلی تایبەتی خۆم هەبێ و لەوەش گەڕێ ئەو ستایلیانی ئەوان هەڵە بژێرن بۆ دڵی خۆیان هەڵە بژێرن وازان هەموو کەسێک ئەو دڵیان هەیە و زەوقی ئەو جوانە نا بەگشتی کەمتر گرنگی دەدەم بەو ستایلانە لەبەرەوەی هەندێک شت هەیە بەڕای من تایبەتیە بۆ شوێنی تایبەت بەکاردێنرێت زیاتر حەزم لە ستایلی سادەیە بە شێوەیەکی سادە بێت جا هەر یەکێک لە شێوازەکان بێت ئەوانەی وانیش بۆ هەندێک شوێن بۆ هەندێک بابەت شتێکی زۆر جوانە بەڕای من بەڵام بۆ هەموو کات و بۆ هەموو شوێنێک بەڕای من گونجاو نییە ئیتر بەگشتی بۆ کاروباری ڕۆژانی خۆم و بۆ ژیانی ڕۆژانی خۆم شتی تایبەت بۆ خۆم هەڵدەبژێرم زیاتر گرنگی بە شتە سادەکان دەدەم نەک شتێکی ئاڵۆز بێت دەژیانم باشە لە وڵاتانی دەرەوە گەنجانمان بە کوڕ و کچەوان چاوەڕێ ئەوەن فاشۆن مۆدلێک بە جلێک و دەرکەوە خێرا سنجلەکەی بکڕن بۆ لە وڵات ئێمە چەند لێدوانێکم وەرگرەوە تۆ یەک دوو کەسی ترە هەمویان ئەڵێن لەسەر ئەو ستایلە نامانێت بڕۆین ستایلی تایبەتی خۆمان هەبێت هۆکارەکەی بۆ چێ گەڕێتەوە ڕاست بەگشتی زیاترەکەوێتەوە یەکەم کۆمەڵگا دومیشتیمە سێم باری ئابووری خەڵک بەگشتی ئیتر چەند هۆکارێکی ترە وەزایدەن شێوازی ئیشکردن و چوونە دەرەوەی کەسەکان نەوانەیە ئێستا بۆ منە لە وڵاتان زیاتر گرنگی بە گەشت و گوزار بدەن زیاتر گرنگی بە مارکەکان بن بە براندەکان بدەن بەڵام لای خۆماندا ئەمەنەی تەقلید هەیە ئەمە شتی تر هەیە زیاتر ناپڕژێنە سەرەوەی کە ئەمە ئەسڵیە یان ئەمە تەقلیدێکی ئەوەیە ئیتر هەر بە شێوەیەکی سادە و لای خۆشمان بم شێوەیە ئێستا لەم ئاخیرانە زۆر گرنگی بە براندی ئەسڵی دەدەن لە هەموو ڕوویەکەوە نەکرد لە جلوبەرگەوە بە گشتی گرنگیەکی چاشی پێ دەدرێت بۆ چوونی و گەنجانەمان بینی بەڵام لەریا پرسیارێک لە خۆتانەکەم سینەت خات تا چەند وەکو فاشۆن مۆدلێک هەستە کردو کاریگەریت هەبوو بەسەر گەنج بۆی شێوازی جلوبەرگەکەی بگۆڕێ یان بەرەو پێشەوەی بەرێ گەنجەکانی لێرە زۆر دەترسن کە جلوبەرگێکی من لەبەر دەکەم ئەوان لەبەر ناکەن لەبەر خاترەوە کە جەماعەتی مثلەن لێرە دوو قسەی ناشرین پێیان نەرێ بۆی لە 120 باوەڕکەم هەر بۆ جلی ڕۆژانەش هەر بۆ جلی ڕۆژانەش قسەی ناشرینیان پێڵە زۆر قسەی ناشرین مەسەلەن پێیان دەرێن بۆی زۆر کەس لەبەری ناکات لەبەرەوەی کە مەسەلەن بخۆیان زۆر دەرنەکەتونە فکریان زۆر قەدیمی ماوە هێستا ناتونە سەر 2017 قبول کردووە ئەگەر مەسەر فکرەکان وەکۆی باسێکی قەدیم پێشتر هەروەکو پێشتر بێ بەختەی نازانم بەس دەزان چۆنە جەماعەت بازی کەسێک هەیە کە فکریان زۆر ڕوشنبیریە هەر جلبەرگێک لەبەر بکەیت لەلایەنێ زۆر ئاساییە بەس هەندێکیان نە هەندێکیان مەسەلەن ئێستا جلبەرگێک لەبەر دەکەم لەگەرە دێمە دەرێ مەسەلەن ببوورە دێمە دەرێ وەی عیباوە چه جلبەرگە لەبەر کردووە بڕۆ جلبەرگت بگۆڕە دەرم کاکەەوە مدل ئێستا دەری مدل لەکنم ناختا بڕۆ بیگۆڕە
باشە تۆ ئەتەوێ ببوورە باشە ئەتەوێ کە مەسە ئەو فکرە قەدیمیە بگۆڕی ئەکید ینی هەوڵ بۆ ئەو شتە ئەدەی هەوڵ دەدەم چۆن هەوڵی بۆیە هەوڵ دەدەم بخۆم جلوبەرکەم مەسەلەن چۆن برم بە ڕۆزە ئەوانە لەبەر دەکەم پێم خۆشە جەماعەت ببینێتن پێم خۆشە ڕایان لێ بێتن پێم خۆشە فکریان بۆیتە گۆڕین ئینجا ئینشاءڵڵا ئەو هەش دەبێتن ئەو کەسێک کە شێوازی جلوبەرگەکەی تۆ دووبارە بەکاردێنیتەوە بە لێ هاتووی خۆی دەزانێت باوەڕی وایە کە ئەو ستایل لە ئەویش دێت و پێی جوانە بەڵام ئەو کەسانی کە دووبارەی ناکەنەوە پێیان خۆشنە باوەڕیان بۆی نییە کە ئەو ستایلی تۆ لەبەرت کردووە لە ئەوانیش بێت و شیک دەرکەون زۆربەی کات ئەوان ئەو ستایلی هەڵدەبژێرن بە حەز و ئارەزوو سەلیقی خۆیانە بەڵام کاتێک لە جلێک لە ستایلێک ئەو شێوازی ئێمە ومانە دووبارە دەکەنەوە بەلێ هاتووی خۆی دەزانن باشە زێنەخا قسەیەکی کرد باسی فکری پێشتر واتە قەدیم بە بەراورد ئێستەی کرد باشە بەڵام ئایا بەڕاستی فاشن مۆدلەکانی ئێستش توانیوان لەگەڵ دۆخی ئێستای یاسا و ڕێساکانی فاشن مۆدللا بڕۆن 100% نەخێر بەڵام تێگەشتنی ماڵەوە و لەگەڵ بوونی پێشگیری ماڵەوەیان کاریگەری زۆر هەبووە بە تایبەت بۆ کتەکانەوە ئاستانگایە هەموو جۆرە جلکێک و هەموو جۆرە شێوازێک ناتوانن بپۆشن وەکو فاشن مۆدل لە جیهانیەکاندا دەربکەون جوان خان تۆ هیچ کێشێکت بۆ دروست بۆ یاخود لەو ئیشی فاشن مۆدلیە هیچ ڕێگریەکت هەیە ڕێگری لەخوا بە زیابێنا من هەمیشە دایکم پاپشتیم بووە لە خۆشم زیاتر حەزی کردووە کە لەم ئیشانە بەشداری بکەم زۆر باشە ئێستا کە زینەت خان باسی ئەوەی کرد کە هەنێک کەس ئەترسن کە هەنێک جل لەبەر بکەن فاشن مۆدلمان هەیە کە بەڕاستی بترسێ هەنێک جل لەبەر بکە یعنی چۆن واتە بترسێ کە هەنێک جلوبەرگ لەبەر بکە فاشن مۆدلمان هەیە کە بترسێ هەنێک جلوبەرگ لەبەر لە کوردستانە بە دڵنیایەوە چونکە هەنێک جل هەیە گونجاو نییە هەر جگە لەوەشکە نوێری هەر بەڕاستێر گونجاو نییە ناتوانانی بۆ نمونە جلێکی زۆر کورد لەبەرکە هەر لە فاشیۆنیش بەدەر هەر جوان نییە باش ئەگەر بڕیار بێ لە بترسێ لە چی ئەترسێم ئەم کەسە تەبعاً لە قسەی خەڵک بەڵام ئێستاوتان گرنگی پێناین من لەبارەی خۆم قسە ناکەم لە چاوی خەڵکەڵێم باشە کاگوەزیر هۆکاری ئەوەی کە لە قسەی خەڵکە ترسن و ناتوانن ئەو جلانە لەبەر بکەن هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە هۆکارێکی بۆ پێشنە کەوتوی کۆمەلگا دەگەڕێتەوە نەکرانەوەی فکریان بەرامبەر بەو کاریکە بەتایبەت کچەکان دیکەن بۆ کوڕەکان باوەڕاکەم کێشەیەکی و تۆ هەبێت کە نەتوانانی هەموو زولێک لە بەرکات و بیپۆشێ بەڵام کچەکان هەمیشە و کێشیان هەیە ناتوانن هەموو جلێک بپۆشن باشە قەت بڕیارت داوە تەحەدایەوە بکەی کە ئەو قسان و ئەو ڕخنەوە ئەو ڕێگریانی بۆ دیێنە پێشەوانێت تۆ بیان بڕیانی بڵێ من جێنیان بە شتێک و ئەوەی کە بمێ ئەشیکەم چۆن زۆربەی کەس هەبووە هەتا کۆ مەسەلەن هاتوان بە منیان گوتۆ ئەو هەمەکە بۆ تۆ باش نییە لە تو ناگۆنجێتەوە گوتمە حەزە دڵی خۆمە ژیانی خۆمە دەیکەم ناتێگەشتیان دروست نەبووە ڕقێک چۆن چۆن هەوڵتان داوە بە هەر خۆت وەڵامەکەم بەرەوە چۆن هەوڵە داوە کە تی بگەینێمە شتێکی ئاساییە زۆر دانیشتۆمە لەگەری قسەم کردە گوتمەوە شتێکە ئاساییە مەسەلەن هیچیشی خراپ نەکرد دەچێتێکە یا مەکیابێک یا دەرچۆنەکە هاتومە دانیشتومە ئەو شتێکی خراپ نینە یا مەسەلەن لەسەر بابەتی جلبەرگەی ئەو جلبەرگێت شتێکی بەدڵی خۆمە بەدڵی کەسی تر نە دەیگو مەسەلەن ئەو جماعاتە پێیان بەدڵیان هاها گوتم بەدڵی جماعات لەبەرم نەکردە بەدڵی خۆم لەبەر کردووە باشە جوان خان مەرجە هەموو ڕۆژێک ئێوە پۆست بکەن لە سوشال میدیا ینی زۆر ئاکتیڤ بن ئەکتیڤی خۆی شەرتە بناوبانگ بەڵام شەرت نیە هەموو ڕۆژێک پۆست بکەیت چونکە جگە لە ئیشی مۆدلی بە شتێکیشەوە هەر مەشغوڵە بێ ژیانی خۆتە هەیە جگە لەوانش سوشال میدیا بۆتە مەسەن دەواازەیەک بۆی خەڵک ڕای خۆی دەربڕێ بەرامبەر بێ و ئێوە بزانن خەڵک چ ڕایەکی هەیە لەسەر ئێوە بەڵێ تەبعاً چۆن هەر لە ڕێگەی کۆمنتەوە لە ڕێگەی مەسجەوە و کۆمنتی باش مەسەلەن کە پاڵ پشتیان کرد بێتن زۆرترە یاخود کۆمنتی خراپ بۆ من کە کۆمنتی باش زیاترە لەخوا بە زیابێ کۆمنتی خراپ کەمکەمم بۆ یا بەس بێتیش ئاساییە باش بە باسی ئەوتان کرد کۆمەلگا بە پێویستە ئەم ئیشە قوبولکە بەڵام ئەی خۆتان بینتان چۆن لەگەڵ خوێندنەوەیە کاگۆزیر خوێندنەوە بینە چۆنە لەگەڵی
خوێندنەوەی بەڵە خوێندنەوە کتێب کتێب خوێنەوە دەربارەی فاشن مۆدل و ئەو کارە ڕێکلامی و ئەوانە نانە هەر کتێب ینی هەموو کەسێکە گرنگی بەلانی معریفی و ڕۆشنبیری بە ئەو ساڵانی ڕابردوومە خوێندنم هەبوو لە کە هاوینەکاندا 1-2-3 کتێبم دەخوێندەوە دەربارەی پێم وایە خەریکی و کۆمپیوتەری خۆبێ لە ڕێگەی ئەوە ینی شارەزایی زیاتر پیاکەی بۆ تۆ لە بڕێکی کارەکە و ئەمەیە ئەبێ زیاتر سێشکی بخوێنیتەوانێ سەرچاوە هەبێ بۆ فاشێنانە کتێبی باش خۆی چونکە ئێستا ئینتەرنێت هەیە خەڵک زۆر ناچێت بەلای کتێبە بەس خۆی کتێبەکەش باشترە کتێب تامێکی تری هەیە تۆ چۆنی لەگەڵ خوێندنەوە من زۆر حەزم لە خوێندنەوەیە کتێبشت ڕۆژان چەند ساعت کتێبە خوێنیتەوە ڕۆژانە نا بەس هەفتێ جارێک یا 2 هەفتە جارێک هەر دەخۆینەوە شەوانە مەسەلە خەڵێنەکە هەر دەدەنیشم کتێبش دەخۆینەوە یا مەجەلەشت زۆر حەزم لێ باشە ئەگەر بڵێن لە بینی فاشن مۆدل لەگەڵ کتێبە یەکێکان هەڵبژێری کامیان هەڵبژێری باشی مۆدل باشە زۆر باشە با زیاتر قۆڵ ببینەوە لە ژیانی شخصیتان خواردنەوە با پرسیارێکتان لێ بکەم بۆ پرسیاریان لێ بکەم بۆچی زۆربەی فاشن مۆدلەکان لە مۆبایلێک زیاتریان هەیە پرسیارە دوو ڕقم سێ ڕقم خۆی من زۆرتر بیستمە ڕقمێکیان بەس بۆ ئیشە ڕقمی تریان بۆ خێزانە ئیتر ئەوەشی هەیە ئیتر باش دەکەواتە منیش پرسیارێکم دروست بەوەیە کاری ئەوە چەند خۆنمایشکردنە و چەند بازرگانیە 50-50 50-50 لەگەڵ کاتی چۆن بەڕاستی 50-50 طبعا تۆ چۆن ویستوتە ئەو 50-50 دابشکەیت بەختەی نازانم تر کۆلەن هەر 50-50کە دابشم کردووی تر باش گوتم با هیچ لە ئەو نقصانی نەبێتن 50-50کە ڕێک بێت بابن سەر داهات ئەو داهاتی کە لە ڕێگەی فاشن مۆدلەوە دەستانەکەوێ بە جووری تەموحی ئێوەیە چۆنیان واتە ئەو بڕەپارەی وەرەگرن بۆ نمونە ئێستا کانداڵکە یەکێکە لە مۆدلە زۆر بەناوبانگەکان لە یەک ساڵە 22 میلیۆن دلاری هەبووە آخر ئەو خوشکی کیم کارداشیانە ینی مۆدلەکانی تری شەروان من ینی ئەوەی کە ئەوە بە دواتداچوونم کردووە بۆیان هەمویان زۆر زۆر داهاتێکی باشیان هەیە بەس ئەوەم بە نمونەیە نایە چکە خوشکی کیم کارداشیانە ئایا لە کوردستانی شاوایە خۆی ئێمە لە 2010 بۆ یەکەم جار فاشن ویکمان چۆن بڵێ بەرگزار کرد ئەنجام داوە هەر بڵێ نەڵێ لە وڵاتەکانی تر بەداخۆ چەندین ساڵانە ئەنجام دەدرێت واتە ئێوە ناتوانن مەسەن ژیانی خۆتان لەسەر داهاتی فاشن مۆدلی بەڕێوە نەخێت لەبەرەوەی پارەکەی کەمەوە ئەو ڕیکلامەیە و پێشنیاری کە بۆ دەکرێت سەرەتا کاتێک کە تۆوافق دەبی کە بەشداری لە کارەکەی بکە پێت دەڵێ ئەوەن بڕە پارەیان بە دوای پارە بیت لەبەرەوەی تۆش حەز لە ئیشەکەی و پێت خۆشە لەو مەجالدا ئیش بکەی گوێ نادەی بە پارەکەی بەس بە جۆری قسەکانی خۆتان ژوان خان لێرە بۆمان دەرەکەوێت کە ئەم ئیشە زیاتر خۆنمایشکردنەوە لەوەی کە بازرگانی بێت هەر جگە لەوەش نا من خۆم لەبارە هی خۆم بۆ زیاتر بۆ حەز و ئارەزوومە چونکە بە دوای پارە بڕێ باشە بابێن سەر شتێکی تر بەڕاستی گلەیتان نییە لەو کۆمپانیا گەورانی جلوبەرێک بەڕاستی ڕاستە نیمە لە وڵاتانی دەرەوە بۆ یەک ئازی بۆ فاشۆنە بەکارێنن پارێکی زۆر زۆری هێنێ ئایا زۆرترین پارەی کە درابێ بە ئێوە ژوانخان تۆ چەند بووە بۆ لەبەرکردنی جلە یان ڕیکلامکردن بۆ کۆمپانیایەک لە کوردستان پاسی 2000 دلارەکان مەکە بەداخۆ زۆر کەمە 200 دلار بێت زۆر کەمە واتە ئەبێت لە پاڵ ئیشی فاشن مۆدلی کاری تریش بکەی بۆی ژیانت بەڕێوە بێ خۆی من گوتم داهاتی ژیانە ناتوانین لەسەر مۆدل لە وڵاتە بەدەست بێنیت ئەبێ ئیشی تریشە هەبێ بە دڵنیایەوە بەس من بەڕای خۆم بە حەزی ئارزوی خۆمە بەڵام وێنە شەیە هەر کچی کورد گرتوێتی بۆ یەکێک لە گۆڤارە جیهانیەکان و 50 ڕقشی وەرگرتووە لەکوێ جدی کۆمپلکسە بەڵە بەڵ لە ئەوروپا ژیاوە تەبعاً لەویا بێت لێرە پارە نادەن بۆ ئەو بڕە پارە زۆرە نادەن بە کچەکان یاخود بەڵاتە خەدرتان لێکەن پێتان وایە خەدرتان لێکراوە زۆر دەزانی چۆنە یەک مشکلەی کوردستان ئەوە کە هیچ مارکەی خۆی نییە باشە ئەو غەدرە لە بەهێزی ئێوەیە یان لە تێنەگەشتنی ئەوانە
کۆمپانیەکان هەوڵێکیان نەداوە بۆ ئەوەی ئێمە سوودێک لەوە ببین کە وەک فاشۆن مۆدلێک دەرکەوین بۆ کۆمپانیەکە لە کوردستان بەرهەمهێنانی خۆی کردووە و ئێمە شتەکانی بۆ نمایش بکەین ئێمە کارەکانی بۆ بکەین فۆتۆ مۆدلەکانی بۆ بکەین. بڕارتان داوە کە بەردەوام بن لەسەر و ئیشە یاخۆت لە مێشکتانەداتان ناوە مەسەن لە چەند ساڵی تروازی لێ هێنم من هەر لە مێشکمایە هەتا کۆتەی ژیانم بەردەوام بم هەتا کە پیریش بی فاشن مۆدلێکی پێر تۆش ینی هەمووتە ئەگە من پیر بووم ئیتر پێم خۆشە ئەو کار ببن بە تەڕاحی جلوبەرێکی دیزاینەر 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 ینی خۆت ببی ئەوژێکی لە مێشکمەوە ئەگەر ئینشاءڵە کە ئەو چەند ساڵە شەر نابن چەند ساڵی داهاتوو پێم خۆشە بخۆم مەسەلە مارکەیەک بینم بە کوردستان بخۆم دیزاینی جلوبەرێ بکەم یعنی جلوبەر کوردستان بخۆی هەبێتە نەک لە دەرەوە بینیم. من جارێ بڕیارم نەداوە بەڵام لە داهاتوودا پێم خۆشە بم بە پێشکەشکار کاتێک بووم بە پێشکەشکار واز لەوەی شەدێ. باشە دوایین خەونتان چییە؟ با لە تۆ دەست پێ بکەم. خەونی من زۆرتر بە فاشیۆن؟ بەڵێ لەو بارەیە خەونت چییە تێبینی؟ چی بەدەست بێنی؟ بۆ نمونە بتوانم لە فاشنوێکی دەربێ وڵات بەشداری بکەم وەکو گوچی و ڤێرساچی و شتانە یەکێ لە هیوایەتەکانمە. ئەی تۆ کاگوەزیر؟ منیش پێم خۆشە ئەم کارە بەرەو پێش بڕوات بۆی ئێمەش بتوانین بە وڵاتانی دەرەوە بڵین ئێمەش مۆدێڵمان هەیە فۆتۆ مۆدێڵمان هەیە کە چۆن قۆز و شیکن. تۆ خەونە زۆر هەر پێش پرسیارەکەی من باس هەرەوە بخەونەکە و شتی خەونەکەمەوە یەکێک لە خەونەکانە بەزێبی بە دیسین یان لەو بواریش یا دیزاینەر یا هیچ شتێک ئەگە پیر بووم ئێستا سەرشی خۆمەم جارێ باشە دانیشتێکی چێژ بەخش بوو لەگەڵتانە بۆ ئێوە ژواب وا بوو بێ ئەرەوەڵا ئەوان فاشن مۆدێل ناگە شیرین بەوە نییە بەخۆم کە حەزم لێ نیامە شیرینیش ئەخۆین و مۆدلیش ئەەکەین و هەموو سەر بە حەدی خۆیەتی کەواتە بێ وەرزشێکی باش بکەن مادەم شیرینیش ئەخۆن و ئیشەکەشەکە ڕۆژانە چەندێک وەرزشەکەن ئەوە ئاخر پرسیار ببە وڵای من لەبەرەوەی کە تۆزێ مەشغوڵم زۆر مەجالم نابێت هەفتەیەک 3 یان 4 جا بێ بتوانم بڕۆم زۆر مەجالم نییە. ئەی تو کاگوەزیر من وازم لێ ناوەڵا وەرزش ناکەم چۆنە بێ من هەموو ڕۆژ بەس جامان کێ قەپاتە ناڕم زۆر باشە. هیوادارم ئێوە شتێشتان وەرگرت بێ ئێستا ئەمەوێ ڕای هەر یەکێکتان بزانم بەجێ لە کۆی ئەم تانیشتە بە چەند جامێک گەشتن. دەستخۆشتانێ دەکەم پرۆبلەمێکە زۆر جوان بوو ئەنگەشتم با ئامانجە کێ بتوانین کە بیرکردنەوەی بەزی کەسەکانن لە کوردستانن بیان گۆڕین ئیشی فاشیۆن یعنی بەردەوامی لەسەری ئەمە پرۆگرامێکی زۆر باش بوو بۆ ئەوی زیاتر زانیاری بدەین دەربارەی فاشن مۆدل و فۆتۆ مۆدل لە کوردستان ئینشاءالله لە داهاتوودا ئەگا بە ئاستێکی زۆر بەرز و پێشکەوتوانە لە چاو ئەو قۆناغی کەتی پەڕاندووە. بەرنامێکی زۆر باش بوو بەڕامن بۆ ئەوەی کە بیرکردنەوە و هی ئایلەکان بکرێتەوە لەبەر هەنێکش هێن کە چۆن بڵێ ئارزویان هەیە لە فاشن مۆدلەوانە بەڵام ئایلەکەیان بەداخەوە نایڵن و هیوادارم کە لەلایەنەوە ئاسایی بێت چونکە ئێمە لە 2018 ساڵێکی زۆر پێشکەوتووە بەڵام بەداخەوە شتێکی زۆر باوە فاشن مۆدل بەرەبەرە خەریکە پەرەئەسێنێت و هیوادارم کە بیرۆکەی خەڵکمان گۆڕی بێت لەسەر ئەم بەرنامەیە.